دوات عادیتر یادی سەد ساڵەی ڕۆژەشمەکەیە کە گەلی مەزنی کوردیان پارچە پارچە کرد. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خاڵێکی عاد و سەرشۆڕیە بە ناوچاوانی هەموو مرۆڤایەتی و ئەوانەی کە بەشداریان کرد لە واژۆکردنی ئەو بەڵێننامەیە کە کورد پارچە پارچە بکرێت. ساڵێک کە ئێمە هەر لێرانە یادی سەد ساڵەیەکەینەوە کورد لە هەر کوێ بێ یەک دڵ ڕۆژێ دەکەن بۆ ئازادی بۆ کوردستان بۆ کورد. ئێمە وەکو گرۆپی مێرکەپان لۆزان لە دوێنێەوە هاتوین لێرانەوە ساوی ئەو یادە سوما وەکو نوقتەیەکی عالیات دەکەینەوە. هیوادارم هەمومان یەک دڵ یەک دەست یەک پارچە کۆششکەین بۆ ئازادی بۆ کورد بۆ کوردستان لەگوێ کورد دەبێ بۆ ئەوەی پەیامی ڕاستەقینە ئەو میلەتە هەژاران کە ئەمڕۆ 6 ملیۆن و 6 ملیۆن بوو کە بەڵێننامەیە دروستی کە بە ڕۆحە گیان هەمومان هاوارکەین پیلاتی کوردستان.